پێنجی شەش هی هەموو ساڵێک یادی ڕۆژی جیهانی ژینگەیە کە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 کە ئەمڕۆ یادی 50هەمین ساڵەی ئەو ڕۆژەیە کاتێکە هەست بەوە کرا کە ژینگە لە تێکچوونێکی بەردەوامە بەبێ ئەوەی هیچ ڕێکاریە هیچ یاسایەکە بێ نەتەوەی گرتوەکان هەستان بە دانانی ئەم ڕۆژەوە کە ڕۆژێکی جیهانی و ساڵانەی یاد بکرێتەوە بە کار و چالاکی و ئیڤێنت بۆ زیاتر ئاگادارکردنەوە لەو کێشە ژینگەیانەی کە ڕوبەڕووی جیهان ئەبێتەوە طبعاً تا ئێستا 150 وڵات ساڵانەی یادی ئەو ڕۆژە ئەکەنەوە بە کار و چالاکی جیاجیا بۆ نمونە هەر ساڵە کە ئەو ڕۆژە یاد ئەکرێتەوە دروشمێک هەڵەبژێرێت بۆ ڕوبەڕووبوونی و کێشە ژینگەیەکان ساڵی ئەم ساڵ دانراوە بۆ چۆنێتی یاخود چارەسەرکردنی ئەو پیسبوونانی لە ڕێگەی پلاستیکەوە مادە پلاستیکیەکانەوە دروست ئەبێت دروشمی ئەم ساڵ لەسەر ئەوەیە هەتا ساڵی داهاتوو هەموو کار و چالێکەکان و ڕێکخراوەکان کار بۆ کەمکردنەوەی ڕێژەی پلاستیک و ئەو چارەسەرانی کە لە بری پلاستیک چی بەکارهێنرێت و چارەسەرەکان لە ڕێگەی ئایا توێژینەوە بێت یاخود لە ڕێگەی هۆشیاری کۆمەلگا و تاکەوە بێ یاخود لە ڕێگەی ئیڤێنت و کۆنفرانسەوە بێت لە ناو شوێنە گشتیەکان و لە شوێنە ئەکادیمیەکانە ئەوەی گرنگ بێ کە باسی بکەین ژینگەی کوردستان لە چه ئاستێکایەوە چی بکرێت بۆ ئەوەی ژینگەی کوردستان لە دۆخێکی باشترا بێت لە ساڵانی تر طبعا ژینگەی کوردستان پێویستی بە هاوکاری هەیە طبعا بەلایەنێک ناکرێت لە ئێستا دەستەی چاکردن و پاراستنی ژینگە بە خۆشحاڵیەوە زۆر بە چالاکانە بە چالاکی جیاواز ئەم یادیان بەرز ڕاگرتووە و ئەوەی ئاگادار بم چەند خاڵێکی گرنگیا خستۆتە ڕوو کە من ڕاستەکەی زۆر متابعی ئەەکەم زانم ئەوان وەکو دەستەیەکی ژینگە کە بەداخەوە ئێستا ئێمە وەزارەتمان نییە لە 2010ەوە وەزارەتی ژینگەمان نەماوە لەجێ ئەوە دەستی پاراستن و چاکردنی ژینگە ئەو ئەرکی خستۆتە ئەستۆی خۆی تەنها دەستە بە تەنیا ناتوانێت ئەم کارە بکات طبعا پێویستی بە هەماهەنگی و هاوکاری دامدەستگاکانی تریش ئەبێت بە دامدەستگاکانی خوێندنەوە بە شوێنە بازرگانەکانەوە بە کۆمپانیەکانەوە طبعا ئەمە ئەرکی هەموو تاکیەکە ئەمە تەنها ئەرکی کۆمەڵێک یا دەستەی یا ڕێکخراوێکی دیاریکراو نییە ژینگە پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە بۆی کە بزانی ژینگەی کوردستان لە ئاچ ئاستێکەیە ئەتوانم ئێستا بڵێم لەم دوو ساڵی دواییە سەرڕێ هەموو قەیرانانی کە ڕوبەڕووی هەرێمەکە و ئێمەکە لە عێراقین بۆتەوە چالاکی زۆر جۆرا جۆرە بینین و دڵخۆشکەرە و هەنگاوەکان باشن و لە ئێستا لە کۆبوونەوە نێودەوڵەتیەکانە دەستەی ژینگەی هەریم بەشداریەکە و کەسانی ئەکادیمی لە ناوبارەکە ئیشەکەن چ بە توێژینەوە بێت چ بە هۆشیاریکردنەوە بێ و خەڵک لە ئاستێکی هۆشیاری بەرزدە لە چاو 10 ساڵی پێشووترە لەباری هۆشیاری تاکەوە هەنێک لە تاک لە کۆمەلگایە هەست بە هۆشیارێکی دیاریکراوە کە طبعا ما ئەگەڕێتەوە بۆچی و هەنێکیشیان هەست بۆ هۆشیاریە ناکەن بۆ لەبەرەوەی ئەگەڕێتەوە بۆ توانای تاکەکە خۆی یەکەم شت دەتوانێت ئەوە بڵین چەندێک خوێنتۆ لەسەر ئەو بوارە و چەندێک با بڵین پەیوەستە بە پاراستنی ژینگەوە کە پەیوەندی بە ژیانی هەمومانەوەکو باسم کرد ئەشگەڕێتەوە هۆکارێک تر بۆ ئەوە کە لە قۆناغەکانی خوێندنە هیچ بەرکەوتنێکی نەبووە لەگەڵ بابەتێکی ژینگەیە یاخود لە ڕووی پەروەردەییەوە بە شێوەیەکی باش ئەم بابەتە نەخراوتە ناو پرۆگرامەکانی خوێندنەوە طبعا کە باسی هۆشیاری تاکەکەین ئێمە ناتوانین لە قۆناغی زانکۆی یاخود دوای زانکۆی باسی هۆشیاری تاکەین ئەم هۆشیاری گەڕێتەوە بۆ قۆناغەکانی زۆر سەرەتایی کە لە باخچەکان و لە سەرەتاییە و دەستپێکا کە ئەبێ بە پرۆگرامێکی بەرنامە بۆ داڕەژا و زۆر سیستەماتیک ئەم بابەتانە بدرێ بە گوێی خوێندکارانە کە هۆشیاری تەواویان هەبێ لەسەر ژینگە و بەرکەوتنیان هەبێ خۆیان بەشداری بکەن لە چالاکیەکانە خۆیان ئەو چالاکیانەی کە ئەکرێ بۆ ژینگە خۆیان هەستن بە دروستکردنی پۆستەر هەستن بۆ نمونە بە ئامادەکردنی بابەتێک لەسەر پاراستنی ژینگە خۆیان لە هەڵمەتەکان و لە ڕۆژە جیهانیەکانە کە بۆ ژینگە دیاریکراوە بەشداری بکەن طبعا کاتێک کە خوێندکار یاخود هەر تاکێک خۆی بەرکەوتنیە بێت لەگەڵ کێشە ژینگەیەکانە و هەست بە کێشەکە ئەکا باشتر ئەتوانێت پابند بێت بە پاراستنی ژینگەوە چۆن لە پرسیارەتێکێتە سەر هەر تاکێک و لە هەر بوارێکی شابیکیت ئەم لە پرسیارەتێکێتە سەر شان ئایا تۆ لە شوێنێکی حکومی داوامەکە یاخود هاوڵاتێکی سادەیت و لە شوێن و کارێکی دیاریکراوە ئیشەکەیت طبعا هاوڵاتیان بەداخەوە دەستێکی زۆریان هەیە لە پیسکردنی ژینگە چ لە کاتی بڵین بۆنەکانە یاخود لە سەیرانگاکانە بە شێوەیەکی بەرچاوت و پیسبوونانە ئەبین چ لە پیسبوونی ئاوە بێت ئایا شت فڕێ بنە ناو ئاوە بەداخەوە خۆزگە لە 2023 ئەمە کە باسی پاراستنی ژینگە و ڕۆژی جیهانی ژینگاکەین ئێمە چیتر
لەو قۆناغایە نەبین کە باسی فڕێدان بکەین پیسبوونی ژینگە تەنها فڕێدانی پاشەڕۆنی یاخود کۆکردنەوەی نییە بخێتە ناو سەلەی خۆڵەوە پاراستنی ژینگە زۆر کەسێکی زۆر لەوە گەورەترێکە کە ئێمە لەوە بچووکی بکەینەوە طبعا پاراستنی ژینگە لە چۆنێتی با بڵین هەڵسوکەوتی ڕۆژانەمانە ڕنگ باتەوە لەو خواردنێکی خوین لەو جلوبەرگی لەبەریەکەین لەو چالاکیانەی کە ڕۆژانە ئێمە ئەنجامی لە شوێنی کارا بێت یاخود لە شوێنی خوێندنا بێت طبعا لە بازارکردنیکی سادەوە کە ئەچیت میوە ئەکڕیا پێدەویستەکانی ڕۆژانە دەکرێت بۆ نمونە لە شوێنە بازرگانەکان و کۆمپانیانی کە دەستیان هێڵی پیسکردنی ژینگەیە هۆشیاری خاوەنکارەکە و بڵین بەڕێوەبەری کۆمپانیاکە ئەگەر هۆشیار بێت ئەگەر هاتوو زانیاری تەواو هەبێت لەسەر ڕێسا و ڕێنمایەکانی ژینگە پابەند دەبێت پێوەی و خۆی لە خۆیان ئەما بێتەوە چارەسەرکردنی کێشە ژینگەکان لە کوردستانی شاوکو باسم کرد خۆشحاڵان توانین بڵین تاک ئاستی هۆشیاری بەرامبەر بە ژینگە باشترێکە لە چاو 10 ساڵ و 15 ساڵی ڕابردووە ئێستا هەنێ جار لە هەنێ شوێنی بین بۆ بەعیبە یعنی ئەیبینی کە خەڵکێک یەکێک فڕەیە ئەچێت پێڵێ دەڵێ بۆ فڕێ ئیت یعنی ئەوەمان بینیوە بەڵام لە سەڵانی تر ئەومان نابینی یعنی تاکوتەرا لێر و لەوێ ئەگەر کارێکی لەو جۆرەمان بینیە بەڵام تاکیش کە هۆشیارە بێتەوە پەیوەندی گەڕێتەوە بۆچی ئەم هۆشیاریە بۆ کار و چالاکیانەی لە بواری ژینگە ئەکرێت چ لە ڕێگەی دەستی ژینگە هەرێمەوە بێت چ لە ئەو کار و چالاکیانە ڕێکخراوەکانی ئیکەن و چ کەناڵەکان کە دەورێکی گرنگیانێ حەزەکەم لێرە ئاماژە بۆ بم کە ئەچێتە هەموو ماڵێکەوە طبعا ئەگەر ڕووی کامێرەکان و ئەو چالاکیانی لەسەر ژینگە ئەکرێەوە ئەو پیسکەرانی کە لە ژینگاکە بخێتە ڕوو و بکرێ بە کارێکی ڕۆژانە و لەگەڵ ڕێکلامە دابەزێنرێت و ببە لە مانشێتەکانە دووبارە ببێتەوە ئەما بێتەوەی کە زیاتر خەڵک ئاسی هۆشیاری بەرز بێتەوە ئەکی ڕاگەاندنەکانیش لەو بوارەیە دەسی گرنگیان هەبووە و ڕۆڵێکی باڵایان هەبوو لەوەیە بەڵام هێشتا بەپی پێویستنی ئێمە تۆمۆحمان لەوە زیاترێکە کە تەنها باز لە فڕیان یاخود هۆشیاریکی سادی تاکە بکەینەوە بۆی ئێمە ڕێگری بکەین لە پیسبوونەوە ئاستی تاک و هۆشیاری تاک بەرز بکەینەوە طبعا ئەمە ئەگەڕێتەوە بۆ یەکەم ڕێسا و ڕێنمایەکانی دەستی پاراست و چاکردنی ژینگە دومینیان لە پرۆگرامەکانی خوێندنە ئەمە جێگە بکرێتەوە طبعا لە زۆربەی با بڵێن دیبیتەکانە و لە زۆربەی کۆنفرانس و کۆبوونەوەی ڕێکخراوەکانە باسی ئەومان کردووە کە ئەبێمە بکرێتە پرۆگرامێکی سەرەکی وەک هەموو وانەیەکی سەرەکی وەکو فیزیا وەکو بایۆلۆژی وەکو کیمیا وەکو بیرکاری بخرێتە ناو پرۆگرامی خوێندنەوە هەتا ئەمە نەکرێت ئێمە لە ئاستێکی کەما و لە گروپ و بڵێن کۆبوونەوەیکی بچووکە ئێمە باسی هۆشیاری تاکەکەینەوە کاتە بەڵام کە ئەمە کرا و طبعا یاسا و ڕێنمایەکانیش تەنها لە بوونی یاساکەیان لە جێبەجێکردنەکەیەتی یعنی ئێمە یاسایکی زۆر باشمان هەیە یاسای ژمارە 8 ساڵی 2008 کە ئەمە لە ناو وەزارەتی ژینگەی هەرێمی کوردستانە جێگیر کراوە کە ئێستا دەستی ژینگەی هەرێمیش پابەندی ئەو یاسا و لەسەر هەمان ڕێنمایی کارەکەن بە تەنیا خۆی ناتوانێت ئەمە بکە جێبەجێکردنی ئەم یاسایە و خاڵەکانی ناو یاساکە و مادەکانی گرنگیا کە هەموو لایەنەکانی تر و لایەنە پەیوەندیدارەکانی ناو حکوومەت و دەروی حکوومەتیش پابند بە جێبەجێکردنیەوە ئێمە کە باسی یاساکانەکەین باسی ڕێنمایەکانەکەین طبعا بوونی یاسا گرنگە بۆ ئەوەی تۆوا لە تاک بکەیت کە سزا هەبێت لە بەرامبەر ئەو پیسبوونی کە ئیکات وەکو تاکێک یا وەکو خاوەنکارێک یاخود خاوەن کۆمپانیایەک طبعا کە ئەم یاسایە و ئەم سزایە جێبەجێکرا طبعا ئێمە باسی یاساکەین هەمانە یاساکی زۆر باشمانێک و باسم کرد یاسای ساڵی ژمارە 8 ساڵی 2008 خاڵ و مادەی زۆر گرنگی تایە لە با بڵین دانانی سزا بۆ کەسانی سەرپێچی ژینگەی ئەەکەن چ لەسەر ئاستی تاک بە یاخود کۆمەڵگا بەڵام پێویستی بە هەموارکردنەوە هەیە چونکە هەنێ ڕێنمایی تیا هەیە تهدیدی کردووەکەوە سزا هەبێ بەڵامی تۆ چۆن يعني من هەنێ خاڵم خوێنەوە لەم ڕۆژانەیە کە لەسەر پیسبوونی سەرچاو ئاوەکانە باسیەوەی کردو کە پابند بن بە ستاندەر و پێوەرە ژینگەیەکانە بەزنەی و تۆ ڕێکارەکە چۆنە لەبەرەوە ئەگەر ئەم بەرنامەیە دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم بیبینێ و بینەری بێت پێم خۆشە ئەو یاسایە هەموار بکرێتەوە هەنێ مادەی تایە مادەی زۆر باشن بەڵام پێویستیان بە هەموارکردنەوە هەیە ئێمە کە باسی پاراستنی ژینگە ئەەکەین طبعا ئێمە لە چەند خاڵێکی یاتوانی کۆیکینەوە پاراستنی ژینگە تەنها فڕێدانی حەزەکەم هەموو تاکیەوە بزانێت تەنها ئەوە نیە کە تۆ شت فڕێنیت ئەوە ینی سادەترین با بڵین شتەکە تۆ بیکیت وەکو تاکێک کە تۆ ئەو خۆڵ شاکی کە لە ماڵەوە تۆ خۆت بە پاکی ڕایگری ماڵەکەی خۆت چۆن پاک ڕاگری ئەبێ ژینگەش بە پاکی ڕاگری هیوادارم لە ساڵی 2024 کە ئێمە باز لە ڕۆژی جیهانی ژینگە بکەین خەڵک تاکی ئێمە زۆر لەوە هۆشیارتر بێ باس لە کێشانە بکە کە ڕوبەڕووی وڵاتەکەمانە بێتەوە لە ڕووی کەمبوونی سەرچاو ئاوەکان لە ڕووی دیاردەی بە بیابان بوون لە ڕێگەی پیسبوونی خاک باسی ئەو بابەتانە بکەین و بیکەین بە کەیسێکی گەورە و لەسەر ئاستی حکوومەت و تاک ئێمە قسەی لەسەر بکەین و لەگەڵ ڕێکخراونی و دەوڵەتەکان لە پەیوەندیا بین
تاکو چارەسەر دۆزین بۆ ئەو کێشە گەورانی کە ئێمە ڕوبەڕوومانە بێتەوە لە داهاتوە بەداخەوە چەند ساڵێکی کەمان لە بەردەمایە بۆ بتوانین ڕوبەڕووی ئەو گۆڕانکاریە گەورانی بکە لەسەر ئاستی ژینگە ڕوات چ لەسەر ئاستی هەرێم وەکو هەرێمی کوردستان و وڵاتی خۆمان چ لەسەر ئاستی جیهان داوان کێشە ژینگەکان زۆرن ئەگەر ئێمە لە بەرنمەیەکە بین باسی بکەین ئەتوانین هەر بەرنمێک تایبەت بکەین بە یەکێک لەو کێشە ژینگەیانە هیوادارم لە ساڵی داهاتووە ئێمە ئاستی هۆشیاری تاکمان لە ئاستێکی باڵایە بێت وەکو باسم کرد هیوادارم جێگی بکرێتەوە لە پرۆگرامەکانی خوێندنە.